جەژن لێرە جیاوازە. ئەم خێزانە کوردانە لە جیاتی سەردان و گەڕانی ماڵ بە ماڵ لەم پارکەدا کۆبوونەتەوە و جەژنە پیرۆزە و گەردن ئازادی لە یەک دەکەن. ئێرە شاری هارسنبێرگە لە ویلایەتی ڤیرجینیا کە سەدان خێزانی کوردی لێ نیشتەجێیە. بەهۆی زۆری ژماری ڕەوەندی کوردی لەم شارە بچووکەدا و سەرقاڵیان بە ئیشوکارەوە نایان پەرژێتە سەر ئەوەی لە جەژندا سەردانی یەکتر بکەن، بۆیە لێرەدا گرد بوونەتەوە. خەڵک هەمووی بە ئیشۆ مەشغوڵە، ئەگەر بە مناسبەیەک نەبێتری نابینن سەرکەوتوانە لە خواوەزار بێت پار هەردوو جەژنەکردمان ئەم ساڵیش ئەو ڕێیەکەم جەژنە ئەوە دەشبینن بە چاوی خۆتان خەڵکێکی باش هاتیە و یەکتری دەناسن و ئەوەی خەڵکی لای غەریبەیە کە چەند مالی کە هات و خەڵک نایناسێ خەڵک بەسایە ئەو دەیناسێ و هەمومان لێرە کۆ دەبینەوە و یەکتر دەبین و زۆر کار ئاسانیمان بۆ دەکات بۆ مەسلەی هاتو چۆرە ناو شار و بۆ مەسلەی بڵین شوێنی سیارە ڕاگرتن لە ماڵەکان لەبەر ئەوەی بڵین هەر ماڵە و پارکی مەحدودی هەیە دیاریکراوی هەیە بۆیە بە پێویستی دەزانین کە لێرە کۆبینەوە و یەکتر ببینین و خۆشی و شادیەکانی جەژن هەمومان پێکەوە بکەین. من هەموو بەیانیەکی جەژن هەروەکو جەژنی کوردستان قەیسی و فاسۆلێ و مریشکەوانە هەر لێنراوە لە کاتی خۆیانان خوراوە بە پێی توانات چوونیەتە مزگەوت بۆ نوێژی جەژن ئامادە بووین. ئێوارەکەشی هەروەکو کوردانی هەر سمبۆرێک کۆبووینەتەوە بۆ جەژنە پیرۆزە لە یەکتری. ماشەڵڵا ئێمە ئێستا عەدەدەکەمانەوە زۆرە، ناتوانین وەکو جاران دەرگا بە دەرگای ماڵان بڕۆین یەکتری ببینین، لەبەرەوە محاولاکەین لە پارکێکا کۆبووینەوە بەیەکەوە. جێژنەمان هەیە، خۆشی و ناخۆشی هەیە و سەردانی یەک دەکەین و ئەو شتانەمان هەیە بەڕاستی پێ بڵێن. خۆشیەکەی لەوەیدایە وڵاتی خۆ زۆر فەرقی زۆرە بەڕاستی کۆڵانەکان جیرانەکان فەرقی زۆرە، بەڵام یە قسمەتەکەش ئاواگەر هاتی دەبێت شانی بۆ ڕایگری بەڕاستی پێ بڵێ دەبێت ڕابێ لەگەڵ جەوەکەی دەنا بەخوا غەریباتی خۆشنی. ئەم بۆ نەویادانە لەلایەن ئەنجومەنێکەوە سەرپەرشتی دەکرێت کە ڕەوەندی کوردی لە نێو خۆیاندا پێکیان هێناوە. خێزانە کوردەکان گرنگیەکەی لەوەدا ئەبینن کە منداڵەکانیان لەم ڕێگایانەوە پەیوەندیان لەگەڵ کلتور و نەتەوەکەی خۆیاندا دەمێنێت و ناسنامەی کورد دەپارێزێت. بۆی ناسنامەی کورد لێرە نەفەوتێت، چکە بەڕاستی ئێستا یەکێ مشکلی ئێرەوەیە مناڵەکانن نازانێت خەڵک ناناسێ، بەڵام لە ڕێی ئەم ڕێیە بڵین کۆبوونەوەوانەوە ئەتوانین پەیوەندی کۆمەڵایەتەکان لای ئەوانیش لای نەوەی داهاتوش بپارێزرێت نەک هەر خۆمان کەەوە خاڵێکی زۆر گەنگە بۆی توان پەیوەندیان بە کوردەوە بە کوردستانەوە بمێن. ئەنجومەن دەوریکی باش دەبینێت چکە لێرە خەڵک ئیش دەکا، خەڵک ئیشوکاری زۆرە، توانای ئەوە نیە لە هەموو کات و ساتەکاندا ئامادە بێ ئیلا بەهۆی ئەنجومەنەوە. بۆیە ئێمە پێویستمان زانی ئەنجومەن دروستکەین و ئێستا پێم وابێ دەشی بینن ئێوە ئەنجومەنەکان زۆر سەرکەوتون و دەتوانن بۆ یادەکان و بۆ جەژنەکان و بۆ هەر کارێکی پێویست بێ ئیشەکان بکەن و زۆر بە جوانیش خەڵک کۆکەنەوە و خەڵک بێن ناو شوێنانەی کە پێویستە. لە ساڵی 1990 ئەم شارە تەنها یەک کوردی تێدا بووە. لە ئێستادا ژمارەکە بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 200 خێزان. بەم هۆیەوە ئەنجومەنەکە بەنیازی دروستکردنی سنتەرێکن بۆ ڕەوەندی کوردی لە شارەکە. محەممەد مەجید دەنگی ئەمریکا، شاری هارسنبێرگ.